قۆنەغی پێشکەوتایی چەمپیۆنز لیگ بەردەوامی هەیە و چوارشەممە بە ئەنجامدانی ڕوبەڕووبوونەوەیەک یاریەکانی چوونیە و قۆناغا کۆتایی دێت. لە کاتژمێر 10 یانەی بڕۆسیا دۆرتمۆندی ئەڵمانی لە یاریگای خۆیدا میوانداری یانەی پاریس سەن ژێرمەن دەکات و دەیەوێت بەردەوام بێت بە ئەنجامە نایەبەکانی. ئەو دوو یانەیە لە قۆناغی کۆمەڵەکانی ئەم وەرزەی چەمپیۆنز لیگدا لە هەمان کۆمەڵەدا بوون. لە یاریەکەدا پاریس بردنەوەی بەدەستێنا بە ئەنجامی 2 گۆڵی بێ بەرامبەر. یاریەکەی تریشدا بە گۆڵێکی ئاسان بوون. بڕوسیا دۆرتمۆند دەیەوێت بە سوود وەرگرتن لە یاریگای خۆی و پێشگیریکردنی هاندەرانی ئەنجامێکی باش بەدەست بێنێت تا لە یاری گەڕانەوەدا ڕوبەڕووی کێشە نەبێتەوە. لە بەرامبەردا یانە فەڕەنسیەکە دوای تێپەڕاندنی بەشەونە لە قۆناغی ڕابردوو مەتمانێکی زۆریان بۆ دروست بووە و هیوایەکی زۆریان بەوە هەیە بتوان بە ئەنجامێکی نایابەوە بگەڕێنەوە یاریگای خۆیان. دۆرتمۆند و پاریس لە مێژوودا 6 جار لە پاڵەوانتی ئەوروپیەکاندا ڕوبەڕووی یەک بوونەتەوە. یان ئەڵمانیەکە یەک بردنەوەی بەدەستێنا و 4 گۆڵی تۆمار کردووە. یانە فەڕەنسیەکەش 2 بردنەوەی هەبووە و 7 گۆڵی کردووە. لە سێ یاریشدا یەکسان بوون. کێلیان ئەمباپێ یاریزانی پاریس سەن ژێرمەن ئەوەستێرەیە کە زۆرترین چاوی لەسەرەتا بتوانێت بۆ یەکەم جار لە مێژوودا یانەکەی بەنازناوی چەمپیۆنز لیگ شاد بکات. جگەلەوەش هەموو هەوڵێک دەدات تا نایابترین وێنەی خۆی نیشامدات پێش ئەوەی لە کۆتای ئەم وەرزەدا یانەکەی جێبێڵێت و پەیوەندی بە ریاڵ مەدریدەوە بکات.